کارگەی بەرهەمێنانی بۆری جۆراوجۆری ئاسن بۆ ستراکچەری کەپر و کۆگا و باڵەخانەکان، بۆری گەڵڤەنای سوڕەش، گشت قەبارە و ئەستوری بۆری بازنەی و چوارگۆشە و لاکێشە. گەورەترین کارگەی بەرهەمێنانی بۆری ئاسن لە باشووری کوردستان، بەرهەمێنانی 340 تۆن بۆری لە ڕۆژێکدا. کارگەی بەرهەمێنانی بۆری لە شاری دوهۆک. بۆری ئاسن پێداویستێکی بیناسازیە لە دروستکردنی کۆگا و هۆڵی کارگەکان و هەر هۆڵێکی گەورە و بچووکدا بەکاردەهێنرێت کە ستراکچەرەکەی ئاسنی بێت. لە تەواوی دنیادا دروستکردنی کۆگا و هۆڵەکان و باڵەخانەکان ڕۆژ بە ڕۆژ بە ئاسن پێش دەکەوێت. لەبەرەوەی کارکردن بە ئاسن لە ڕووی خەرجی و کاتەوە پاشەکەوتێکی زۆری پێدەکرێت. ئاسن بەرگریەکی زۆریشی هەیە بەرامبەر کاریگەریەکانی کەشوهەوا و دەوروبەری. لە چاو ماددەکانی دیکەدا کارلێککردنی هێواشە و درەنگ خراپتر دەبێت و بەرگریەکی باشی هەیە. بۆیە پیشەسازی ئاسن و بەرهەمێنانی بۆری ئاسن پێداویستێکی گرنگە لە تەواوی دنیادا و ڕۆژ بە ڕۆژیش پێش دەکەوێت. لە باشووری کوردستان دوو کارگی بەرهەمێنانی بۆری ئاسن هەن کە یەکێکیان لە شاری دووەکە و ئەوەی دیکەشیان لە پایتەختی کوردستانە. کارگەکەی شاری دووەک لە ڕۆژێکدا توانای بەرهەمێنانی نزیکەی 340 تۆن بۆری جۆراوجۆری ئاسنی هەیە، واتە لە مانگێکدا نزیکەی 10,000 تۆن و لە ساڵێکیشدا زیاتر لە 130,000 تۆن بۆری ئاسنی بەرهەم دەهێنێت. ئەو بۆریانەش لە پلێتی ئاسن بەرهەم دەهێنرێن. پلێتەکانیش لە دەرەوەی وڵاتەوە هاوردە دەکرێن. لە باشووری کوردستان 7 کارگەی مەزنی بەرهەمێنانی ئاسن هەیە، واتە 6. هەر 7 کارگەکەی باشووری کوردستان سکرابی کۆن دەتوێننەوە و دوای تێکەڵاوکردنی چەند ماددەیەکی پێویست دەبێتەوە ئاسن و دەیکەنە شیشێکی جۆری نایاب و پێداویستی ناوخۆ عێراقی پێپڕ دەکەنەوە. بەڵام تاوەکو ئێستا یەک کارگەی بەرهەمێنانی پلێت لە باشووری کوردستان نییە. تاوەکو ئێستاش گشت ئەو کارگانی کە پێویستیان بە پلێتە بە شێوەی ڕۆڵەی گەورە لە دەرەوەی باشووری کوردستان پلێتەکانیان دەهێنن و هاوردەی دەکەن. بەرهەمێنانی پلێتیش بە هەمان شێوەی بەرهەمێنانی شیشی ئاسن پێویستی بە سکرابە و لە سکرابی ئاسن بەرهەم دەهێنرێتەوە. ئێستا شیشی باشووری کوردستان کوالیتێکی زۆر نایابە و ڕکابەری شیشی تەواوی دنیا دەکات. بۆیە ئەگەر پلێتی ڕۆڵی باشووری کوردستانیش بەرهەم بهێنرێت بە هەمان شێوە دەکرێت کوالیتێکی زۆر باش و نایاب بێت. پشتی مەدیتی و چوگارگە دەڤەرامەنینن تایبەتی پارێزگا دۆکی کوڤی کاری بکەن ئەم بشێن بۆریێت هەنێ خۆمانی چێکین بێک و ئامیش دەرڤەی وڵاتی بینین. بۆریێت بەرینۆ کە بەری کارگە بێت چێکردن ئەیش دەرڤەی وڵاتیتان شوردنیێت هاتش ئیرانێت هات. ئەم کارگەیە بە شێوەیەکی گشتی پشت دەبەستێت بە پلێتی هاوردەکراوی وڵاتی تورکیا و میسر و ئیتالیا. بە شێوەی ڕۆڵی گەورە هاوردەیان دەکات. کاک سادق، ئێوە چەند جۆر پلێت دێنن؟ پێویستان بە چەند جۆر پلێت هەیە؟ ما دوو جۆرێ پلێت هەیە، پلێتی گەلڤەنایز و پلێتی ڕەش. هەموو یەک ئەستوریە یان ئەوانش جودان فەرقیان هەیە؟ جۆرە و جۆرن. جۆرە و جۆرە. 0.7 تا 3 ملیم. 0.7 مەبەستەوەیە لە میلیمێک. لە ملیم کەمتر هەتا 3 ملیم. هەتا 3 ملیم. گەڵڤەنایز و ڕەش. سەرچاوەکانیان چۆنیە وەرە چۆ دەیانێنن؟ تورکیان تینێش، مصرێ تینێش، ئیتالیا، رووسیا. نایەندێوانە؟ نا بڕۆ لە کوردستان نییە.
ڕۆڵەی پلێتەکان جگە لە جۆری ئەستوری پلێتەکانیان دوو جۆر پانتاییان هەیە بە پانتایی 1 مەتر و 20 سانتیمەتر و 1 مەتر و 50 سانتیمەتر. هەر ڕۆڵێکیش بە پێی ئەستوری پلێتەکەی و پانتایەکەی کێشی دەگۆڕێت. بە شێوەیەکی گشتیش کێشی هەر ڕۆڵێک نزیکەی 5 تۆن تاوکو 13 تۆنە. ڕۆڵەکان دەخرێنە سەر دەستگای کردنەوەی گڵۆڵە ئاسنیەکان. پلێتەکان لەبەر ئەوەی لول کراون بۆ ئاسانکردنی گواستنەوە دەبێت بۆ لەدلەتکردنیان سەرەتا ڕێک بکرێنەوە. بۆیە سەرەتا دەخرێنە سەر دەستگایەکی کردنەوە و هێواش هێواش پرێز دەکرێن لە دوولاوە تاوەکو ڕێک ببنەوە و ئامادە بن بۆ بڕین. پلێتەکان پانتایەکانیان یان 1 مەتر و 20 سانتیمەترە یاخود 1 مەتر و 50 سانتیمەتر. ئەو پانتایانەش زۆرن و بۆ بەرهەمێنانی بۆری بەکار نایەن، بۆیە دەبێت سەرەتا لەدلەت بکرێن، پانتایەکانیان کەم بکرێتەوە. چەند چەقۆیەکی شێوە بازنەی زۆر تیش پلێتەکان بە پێی پانتایی پێویست لەدلەت دەکەن. لە دوای لەدلەتکردنیشان دووبارە لەسەر دەستگایەک دەکرێنە گڵۆڵەی نوێ بەڵام بە پانتایی کەمتر و پێویست بۆ بەرهەمێنانی بۆری داواکراو. باشە ئەو ڕۆڵانە کە دێن ساوە دەبێتە پارچەوانە تەلەف هەیە تەلەف بەڵێ تەلەف هەیە تەلەف لە ڕەخا هەیە بیرەقی چەندە عادەتەن یعنی تەلەفتان چەندە؟ تەلەف gelek lazım am kêm deyne o zarar için çen am bişên kêm deyne am kêmtir زۆر باشە ئەو تەلەفۆت چی لێ دەکەنیەوە؟ ئەو تەلەفە دوێنەش دەرەوە دوایی کە ئەم فروشی یعنی کارگەکانی بەرهەمێنانی ئاسن لێتان دەکڕن دەیتوێن ئەوەی فڕن هەبێت تەسیر ئەوە هەبێت ئەو کڕن بۆ هەردوو نوعەکەش دەیکڕن بۆ ڕەشەکەش و گەڵڤەنایزەکەش دەیکڕن بەلە هەردووکە ئەم هەردووکە کەنێ ناڵی دەلوێرە ڕەش و سمی باشە گەڵڤەنایز بۆچی بەکاردێ ڕەش بۆچی بەکاردێ ئەو پلێتانە گەڵڤەنایز بۆ قاعد زیراعی ئەوانە بێتێتە و بۆوانە بکاتێت بەی زوجاجیەکان ئەی ڕەشەکە بۆ مەغزەن و شت بەکاردێ بۆ هەمی تشی بکاتێت ڕەشەکە وانێ بۆ دەرگا بکاتێت بۆ سیاج بکاتێت باشە ئێوە ئەو بۆریانی کە بەرهەمی دێن لە چەند ملیم بۆ چەند ملیم بەرهەمێن مەبەست قیاسەکانتان چۆنیە شەیپی بۆریەکان خەر مربع لە کێشا 16 مایە مدەوەر 16 باشە تا 114 ئەو 16 مەبەستێ قوترەکەیەتی بەلە قوترەکە 16 هەتا 114 ئەی مربع حتا 100 مایە لە چەندرا 16 حتا 100 یعنی 10 زۆر باش حەزەکە با بچین بزانین چۆن بەرهەم دێنێت هەندێک گڵۆڵەی پلێت کاتێک بەرهەم دەێنرێت لە کارگەکان ئەستوریەکانیان زیاترە لە ئەستوری داواکراو بۆیە لەناو ئەم کارگەیەدا دەستگایە کار دەکات بۆ کەمکردنەوەی ئەستوری پلێتەکان و کەمکردنەوەی ئەستوریەکەی بۆ شێوەیەکی ستاندەرد و گونجاو. بەڵێ ئەف مەکینانێ مەوادی هەیە ستیرە سمکەوی باشە ئەم پەنەکت کرد باشە ئەستوریەکەی چەندە و ئێوە دەیکەنە چەند ملیم و هەشتایە ملیم و نیوە یعنی لە قیاسی معمەل مەزبوط نییە لەولا کە دروستیان کردووە بەڵێ ئەم کردتر لێکیان تقریبا 30 هێژێ بەکەن تقریبا 30 تا 35 چۆن کەمی دەکەنەوە ئەستوری چۆن کەم دەکەنەوە ستیرەکە ئەو شەڕەحەیە ئەم شەری حەیات کەینە دوێرێدا دوایی کە چتە مەکینە زەختی و گەرماکی پان دەبێت بەڵێ پان دەبێت وانیا درێژ دەبێت بتر درێژ دەبێت پانیش دەبێت و درێژ پان نابێت پاناتی هەر مینێت وەکی خۆ یعنی ئەوە ئەگەر 50 مەتر بێ لەوانەیە بێتە 55 مەتر زیاتر دەکات بەس چەند زیاتر دەکات پرێز دەکات بەڵێ پرێز دەکات و ڕەستاقی دەکات حرارەتی هەیە زووش دەبێت فەحسی ئەوانە بزانێ ئەو سمکەی هەیە فەحەزەکە ساکەتێکا سمکەی تەماوە نە بۆ خۆی چەندە ئەوە دەیکەنە چەند دیستە ئەمە ملیم و 65 دەیکەنە چەند ئەم کەینە ملیم و 30 ملیم و 30 ئەوە قیاسی ئەوەیە ملیم و 30 ملیم و 30 ئەوجا دەبێت ساوە ملیم و 30 بێ ها ساوە دەتانێت بێتە ملیم و 30 وانیا ملیم و 30 بۆ خۆی ملیم و 65
یعنی هێشتا بینی بۆ 30-35 ئێستا وانیا دەبێت ملیم و 30 بێ وانیا تەواو یعنی ساوە بوویتە ملیم و 30 بە گەرمی و سەحبیش درێژ دەبێ بەڵام پان نابێ وانیا باشە ئەوە وەکوتمان لە معمەل بە ئێوە بە ئەستوری هاتووە بۆ خۆی قیاسی زیاترە لە حەدی پێویست ئەستوریەکەیەوە کەمی دەکەنەوە زۆر باشە ئێوە بۆچی بەکاری دێنن ئەو جۆرە پلێتە جۆرە پلانە بۆ 48 48 گۆری مستەقیل بە شێوەیەکی ستاندەرد و ئەندازەیی کاتێک باڵەخانەیەک کۆگایەک یاخود هەر کارێکی ئەندازیاری دەکرێت دەبێت لە ڕووی ئەندازیاریەوە بزانرێت ئەو باڵەخانەی کە دروست دەکرێت کێشی چەندە و دواتر چەند کێشی دەچێتە ناو تاوەکو بە شێوەیەکی ئەندازیاری دروست بنیاد بنرێت و باڵەخانەکە تەمەنی درێژ بێت و ئەو کەسانەی لە ناویدا دەژین یاخود سەردانی دەکەن پارێزرا و سەلامەت بن بۆیە دەبێت کێشی تەواوی کاڵاکان کە بەکار دەهێنرێن ئەندازیارەکان بزانن و حساباتی بۆ بکەن بۆیە کاتێک بۆریەک بە ئەستوریکی دیاریکراو داوا دەکرێت دەبێت هەمان ئەستوری بەرهەم بهێنرێت و بگاتە بەردەستی ئەندازیاران چونکە زیادبوون یاخود کەمبوونی ئەستوری هەر کاڵایەک کاریگەری دەبێت لەسەر کێشی باڵەخانەکان بۆیە دەبێت ئەم دەستگایە لە ناو کارگەکانی بەرهەمێنانی بۆریدا هەبێت تاوەکو پلێتی ئەستور و نەگونجاو کەم بکاتەوە و بیکاتە ستاندەرد و گونجاو دوای دڵنیابوونەوە لە ئەستوری پلێتەکان گڵۆڵەکان دەخرێنە سەر هێڵەکانی بەرهەمێنانی بۆری پلێتەکان هێواش دەکرێنەوە پاشان دەچنە ناو چەند قاڵبێکی زۆرەوە کە شێوەی خڕدەدەنە بۆری بەرهەم هاتوو چەند قاڵبدانەیەوە بەعام یعنی بە شێوەیەکی گشتی قالب ما گەلێکەنە یعنی من گوتش مربع چارگۆشە 16 حتا 100 گەلێکە همین 16 20 همینینە 16 20 هەیە 40 هەیە 80 هەیە 100 هەیە بەڵێ دەبێتەوە بۆ خۆی یعنی وەک کەدا خەڵک وەک بازن لێ کرد ئەو چییە دەڵی سابوونی تێدا ئەو مادەکە ئەمتینن کە نەگەل ئاوێ وەر ژەنگاتی ئەو دانەگرێت جیازەکانی سار دەکاتەوە دەستگاکانی سار دەکاتەوە ئەم کارگەیە ئاو و مادەیەکی دیکە کە لە شێوی سابوونە بەکاردێنێت بۆ سارکردنەوەی دەستگاکان و ڕاگرتنیان بە پاکی تاوەکو پاژماوەی لکاندنەکە نەچێتە ناو دەستگاکانە و تێکیان نەدات بۆیە پێویستیان بە ئاوێکی زۆر و بێکلسە لە ناوچەی پیشەسازی شاری دۆکیش تەنها 2 بیری ئاو هەیە و ئاوەکەشی ڕێژەی کلسی زۆرە بۆیە ئەم کارگەیە بۆ دابینکردنی ئاو پشت بە بەنداوی دووهۆک دەبەستێت و بۆ خۆی ئاو لە بەنداوەکەوە بار دەکات و دەیگەیەنێتە کارگە کە بۆتە هۆی خەرجێکی زۆر لەسەری ئەوەل وێرە پەحەن تێت وەردە هێدی تێتە وێرە گۆڕۆڤر بێت دوایی کە لێرە تێت لەحیم بکەتن وێرە لەحیمە بەچی لەحیمی دەکەنیەوە کاربۆنی هایی بە ئەرگۆن کاربۆن بە کاربۆن لەحیم دەکەێت ئەو لەحیمە هەر لەحیمی اعتیادیە لەحیمێکی تایبەتە لا لەحیمێکی تایبەتە بۆ شترکی تێت وێرە نینە بە کارەبایە وانە بە کارەبای لەحیمیشی دەکات و زیادەکەشی دەبرێت بەڵێ وێرە ئەلماسەنە ئەلماس ئەم تێخینە هەر لەحیمی زێدە بیت حلی کردن گەل حلی کرد گەل چی کرد ئەو ئەلماسەش زوو پێویستی بە گۆڕینێ وانە دەبرێت شوێنە دەرکەویت چی تەرەخێنیشتی وێرانە مەرحەلە شکلی دەکێت مەرحەلە شکل بداية هەمی قوسە مدەوەرە باشە خڕە المرحلة الأولى الشكل يعني هموي بوريك بداية بقوسية بقوسية دواء يواش
يواش يواش فيري شێوەی بتا شكلي فيري قالب شكلي تدا غوري فيرا قالب مدورات تدا غورين هر ديف بحناتا شريحه وكال فيري كامل بيجي شلب هشتي مشار جباها مشار درێژیەکانیان چەندن یعنی درێژەکان چەندە بۆ خۆی 6 متر ستاندرد 6 متر اما عندك انا وكيل انا زيادة تردبين يعني كم تردبين هم بوشيت یعنی حەسە بۆ ئۆردەرە بله کەمتری وێ زیاتری وێت ئێوە بۆی دەکەن بله 3 متر حتى حق متر تقريبا امشين شركة شارێکی ئۆتۆماتیکە بله بله اوتوماتيكا ئەوەش دەکرێتە دەستەوە نیە بله اوش دستا صفتين كتا يك رابطة هەر ڕەفتەیەک چەندانی تێدا اما حفتي ودونا هەفتێ و دوو همي وك يك نينن وای جورا وجورا زيادة بە وەزنە سەدروانێ زيادة وزن زيادة ئێوە بە وەزن دەفرۆشن نەک بە بله بله بوزن همو بوزن همو بوزن ئەم کارگەیە لە ماوەی کارکردنیدا کە 12 کاژێرەکە لە ڕۆژێکدا نزیکەی 340 تۆن بۆری ئاسن بەرهەم دەهێنێت و نزیکەی 75 کارمەندیش بەردەوام کاری تێدا دەکەن. بەرهەمی ئەم کارگانە بە شێوەیەک تێز دەکرێت لەبەرەوەی کە پلێت لە دەرەوە هاوردەکراوە پێویستە لەسەر خاڵە سنووریەکان شترین بۆ پلێتەکە بکرێت لە ناو کارگەدا تەنها لە حیم دەکرێت بەرهەمی بۆری باشووری کوردستان جا هەر جۆرە بۆریەکی ئاسن بێت تەنها بەرپرسن لە جۆری بێکەولەکانەکەی لە حیمەکەی ئێستا بۆ ئەوەی دڵنیا بنەوە لە باشی و خراپی ئەم لکاندنە ئەم لە حیمە ئامێری پرێسەیە دەخرێت سەر ئامێرەکە بەم چەشنە دواتر هێواش ئەم دەستگا بەهێزە فشارە خاتە سەر بۆریەکە بۆ ئەوی بزانن تا چەند لە حیمەکەی بەیەکەولەکانەکەی توانای بەرگەگرتنی هەیە هێواش دەیخەنە سەری فشاری دەخەنە سەر قیاسی خۆی هەیە ستاندەردی خۆی هەیە دەستخۆش هەتا ئێرە قیاس و ستاندەردی خۆی هەیە دەبێت تا ئێرەی بێنن فشاری دەخەنە سەر دواتر تەماشا دەکەم زانن بەیەکەولەکانەکەی لە حیمەکەی باشە یاخودنا ئێستا ئەم بۆری کە بەدەستبنەوەیەک بە بەرهەمی ئەم کارگەیە دوای ئەو فشارە زۆرە لە حیمەکەی هەم لە دیوی ژوورەوە هەم لە دیوی ناوەوە هیچ کێشەیەکی نەبوو کە پەیوەندنی کوالیتی بەرهەمی کارگەکانی بۆری باشووری کوردستان پەیوەستە بەو لکاندنەوە ئەگەر ئەو لکاندنەی باش بێت کەواتە کوالیتی بەرهەمەکانیان زۆر باش کە لەوانەیە بەرهەمی هاوردەکرا و لە ئەنجامی ئەو فشارەدا بە ئاسانی بتەقێت و لێ ببێتەوە. لە ئێستادا لایەنی پەیوەندیدار تەنها 12 کاژێر کارەبا بۆ کارگەکە دابین دەکات. لە کاتی دابینکردنی کارەبای زیاتر بۆ کارگەکە ڕێژەی بەرهەمی زیاتر دەکات و ژمارەیەکی زۆری کارمەندی دیکەش کاری تێدا دەکەن. لە ئێستادا کارگەکە ڕێژەی 175 بەرهەمی هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق دەکات. هەردەم پشتی ئەف ڕوویدانێت دومەیەکی و خراپبوونا باجێرە و گوندا و دەبێت gelek العێراقی پێویستی ئاواکردنیە پێویستی وەختی پێویستی ئاواکردنە بێت دێ پێویستی وان بۆریاژی بێت ئەکید دێجیاتر بێت. لە دوای ڕوخانی بەشێکی زۆری ناوچەکانی عێراق بەهۆی جەنگەیەک لە دوای یەکەکانی ئەم چەند ساڵی ڕابردوو عێراق پێویستی بە چەندین ملیار دۆلارە کە مەزندە دەکرێت بە 80 ملیار دۆلار بۆ دووبارە بنیادنانەوەی. بە هاوکاریکردنی حکومەتی هەرێم بۆ کەرتی پیشەسازی هەرێمی کوردستان دەکرێت بەرهەمی کارگەکانی باشووری کوردستان بەشێکی بەرچاوی داخوازیەکانی بنیادنانەوەی عێراق دابین بکەن و ببنە سەرچاوەیەکی باشی داهات بۆ باشووری کوردستان و چەندین هەزار هەلی کاریش بگونجێنن لە کەرتی پیشەسازی هەرێمی کوردستاندا.